سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر بڕیارێکی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی کوردستان دەکەین سەبارەت بە قەدەغەکردنی هاوردەکردنی مریشکی بەستوو، نرخەکانی مریشکی زیندوو و تەنانەت مریشکی بەستوش هاوشێوەی دۆلار دەتوانم بڵێم لە دۆلار زیاتر جوولە دەکات. ماوەیەک بەر لە ئێستا بۆ 1 کیلۆ مریشکی زیندوو 1500 1600 1700 دینار بوو. بەڵام لە ئێستادا وەکو دەپرسم لە کاسبکاران دەڵێن نرخەکە لە 2500 بۆ 2700 دینار بەرز بۆتەوە. بڕیارەکەی وەزارەتی کشتوکاڵ چ کاریگەریەکی بەسەر بازاری مریشک دەبێت؟ ئەوانەی کە مریشک بەخێو دەکەن ڕایان چییە؟ هاوڵاتی و هەژاران سەبارەت بە قەدەغەکردنی مریشکی بەستوو چ بۆ چوونێکیان لەو بارەیەوە هەیە؟ دای حاجەت و چ زۆرە مریشکەکەت کڕیوە؟ ئەمن زەردەم کڕێ زەردی دەخۆم. زەردی دەرەوەی خۆمانە. خۆمەڵە نازان. ئێستا تو هەر فێرە مریشی تورکیەکەی لەبەر چی ینی زیاترت؟ وەڵا هەرزانە لۆیە. ینی مریشی خۆمانت پێ ناکڕێ؟ ناوەڵە گرانە پێمان ناکڕێت. ئێستا ماوەیەک چیلۆی بە 1500 2000 یانی لە بازار هەر گرانە؟ ناوەڵە حکومەت ناهێنی ئەنی نالێ بێن ئەوە لەسەری ئەوە دانێن بلی ئەوە لەڕێن دڕەوە دەبی ناهێنیتن. باشە بەس دەڵێن مریشی خۆمانە باشترە ئەوانە کەس نازانی چییە؟ گرانە ئالەم پێی ناکڕێ کاکە فەقی زۆرە ئەوڕۆکە. کەوایە تو دەڵێ نابی نرخی مریشک لەوە زیاتر بی بە ئەوەی دەرێ بێ. دەڵێن 2700 ناکڕێت. باشە ئەگەر مریشی خۆمانە بتەوێ بکڕی چیلۆی بە چەند بی باشە بۆ تو؟ 1500 بەستە. زیاتر بی پێ ناکڕێت. ناوەڵە. پێم بڵێ سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی کشتوکاڵ کە دەڵێ مریشکی بەستوو قەدەغە بکرێت. تێگەیشتت چێ بۆ؟ وڵای تێگەشتی بڕیارەکە بازار گرانەبی. گران دەبی؟ بازاری بەرهەمی ناو خۆمان هەندە زۆر نییە بەشی هەمووی بکە ڕۆژانە برێ سعرەکە دەبی دەحرەکەی سابت کەنەوە لێک. ئێستا هیچ نەبووە سعرەکە بڕە گران بووە. هەر لەو فترەی گران بوو؟ هەر لەو فترەی چیلۆ ڕبعچانی قسە سەرێ بە کەلۆمە دێ. ئەگەر بڕیارەکە قەدەغە بکرێ احتیمالە چیلۆ بتە 4000 خەرج فەقیت پێی ناکرێت. باشە ئێستا من دەبینم خەڵکێکی زۆر هەیە مریشکی دەستوو دەین دەکڕی لێرە. مریشکی بەستوو مریشکەکی باشە هەرزانیشە هەردوو بەرهەمە بێ. بەرهەمی خۆمانە ئەگەر سعرەکەی سابتکەن حتمما باشترە بەسکە گران بوو هاولاتی پێی ناکرێت. ئێوە لەگەڵ قەدەغەکردنی ئەمە لەگە قەدەرکردنینە لەبەرەوەی بازارەکە کۆنتترۆل ناکات. باشە ئەوانەی لێرە مریشکی بەستوو دەکڕن لەبەر هەرزانیەکەی یان کوالیتی باشە؟ بەستوو باشترە. باشترە هەرزانترە. لەبەر هەرزانیەکەی یان باشترەکەی؟ باشترەکەی هەرزانترەکەی لە هەردوولایە. دەنا دەڵێن ئەو مریشکە بەستوو کەس نازانێت. بەرزم ئەگەر سعادەم کەی ئێستا مریشکی کوردستان بە 6000 6000 چەندە کیلۆیە کوشتەکە. تورکی دێتن 2 کیلۆ 200 غرامە بە 7000 2 کیلۆ 200 بە 6 یعنی کیلۆیەک فەرقیان هەیە. ئێ باشە ئەمە لۆ بچم کیلۆیەکی بکڕم بە 6000. بەڵام عینەن تامە؟ عینی تامە فەرقی چییە؟ فەرقی نییە. فەرقی نییە عینی مریشکە. بەڵام تۆ دڵنیای ئەو مریشکانەی لە دەرەوە دێن مریشکی تەواو بن تاریخەکەی بەسەر نەچووبی کێشەیەکی تەندروستی بەلەشتەکی ئەوەت کرد زۆر مهمە ئەوە مۆزوعە مادەم ئەمە ڕقابەمان هەیە لەسەر حدود لەسەر سنوور مختبرمان ئەومان مەفروض ئەوان فەحسکەن نەک ئەمە فەحسکەین ئەمە نازان شتەکە دێتە ئێرە مەفروض ئەوان وەکو وەزارەتی سەحا وەزارەتی کشتوکاڵ دەبی کۆنتترۆلی کۆنتترۆلی باشە گرنتی نییە کەوایە گرنتی نییە هەموو مریشکەکی هاتوو باش بێت. گرنتنی هەموو باش بێ بەس باشی شەکە فەحز دەکرێت لە سنووری معنەیە هەمووی لە کواری دەرچۆ لێ هاتیە. ئێوە دڵنیابنەوە لەوەی کە دەیت دنیا بووینەوە کە هاتی لێرە هیچ کێشەی لێ دەفرۆش. کواری کۆنتترۆل هەیە مەفروضی ئەوی دێتی ئێرە شتێکی باش بیتین. کەوایە تۆ لەگەڵ ئەوە نیە یانێ مریشکی ئەوەردە قەدەغە بکرێت؟ نەخیر. لەم شوێنەدا کۆمەڵێک مریشکی جۆر بە جۆر هەیە مریشکی خۆمانە سۆر سپی قاس چوزان لەم دەیان مریشکی جۆر بە جۆر هەر یەکە نرخێکی هەیە کاکی کاسبکار پێم بڵێ ئەو مریشکانە نرخی بە چەندە ئەمە چێ وماتە؟ ماتە چلو بە 4000 بە چاری؟ بە چاری بەڵێ. بازاری چۆنە؟ بازاری باشە 4000 بەڵێ. مریشکەکەی دیکە چۆنە؟ مریشکی سۆرمانەیە قلی بە 6000 بە چاکردن. یانی بە چاکردنەوە؟ بە چاکردنەوە بە 6. باشە ئەو مریشکانەی خۆمانە هەری خۆمانەیەوە بزەمە؟ بەڵێ ئەوانیش دەفرۆشێ؟ گوندیە بەڵێ. ئەو بە چەندە؟ ئەو لە گۆترێ ئەگەر
2 کیلۆ شتێک بی بە 15,000 باش ئەگەر وەزنی زیاتر بی پارەشی زیاتر ماوە کە مریشی گران بۆ وڵی بریشک ڕێی بەغدای ئەوانە بوویتەوە دەستە دەرێ دەستە دەرێ بەڵێ ئەگەر ڕێگاکە دابخرێ دێتەوە زیاد دەکا لە زیاد بوونەکە ێرزان دەبێت یان ئێمە لەگەڵ بەغداین بەڵێ مریشکی ئێمە بستە بەغدا ئەوە بازاڕ دەستەوە هەڵدەستەوە مریشی ئێمە نەستە بەغدا هەرزان دەبتەوە تۆ هاتی مریشت بکڕی ئەرێ وڵا هات بە چەند کڕی چیلۆی وڵا ئێستا مریشکم کرێ بە دوونیوی تقریبان 8,000 شتە گراوەستایە باشە دەڵێن مریشکی بەستوو لە مەو دوا قەدەقە دەکرێت پێت باشە یان خراپە و بڕیارە وڵای پێم باشە شتێک زۆر باشە یعنی مریشکی خۆمانە بکڕی باش نەوەک بەستی بەستوو ناخۆی ناخۆم بەڵام دەڵێن مریشی گران دەبێ ئەگەر ئەوانە ئەخە گران و گرانیەکەی بکڕی باشە نەوەک ئەو مریشکەی بەستی بکڕی خواز زین لە تورکیای کە دێتن چەند دەمینێتەوە لەناو مزەمیلێ چەند نامینێتەوە ینی متمانەت پێی نییە من متمانم پێ نیە بەی خۆمانە هەیە ئیلای خۆمانە هەیە سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی کوشت و کاڵ بۆ قەدەغەکردنی مریشکی بەستووی هاوردە چی لێ تێدەگەی چۆنە؟ وڵی کاکەمەران ئەگەر بێت و مریشی بەست و قەتع بکرێت لە تورکیایێتە نەک بە مریشک ئەشای دیش با بیتە خۆماڵی هەمووی لۆ یعنی ئەو ساحب دوازنان بزانانی ئێستا ئەو زەرە گەورانیان بەبەردەکەویتن کەسیش نییە مساعدەیان بکە کەس نییە یارمەتیان بدا کات خۆی ئەوانە بوو بەس ئەمە بەرهەمی خۆمانە بەش دەکەن زۆر بە زیادەوەش بە زیادەوە زۆر بە زیادەوە ئێستا هەمریشک نیە دەڕوا لە بەغدایەدی مریشی مەیە ئیمەیە دەڕوا لە بەغدای ینی لە هەولێر لە سێمانی بەسڕای دەڕوا هەتا بەسڕا دەڕوا باشە بەس هەندێک دەڵێن ئەگەر ئەو هاوردەیە بەستووە قەدەغە بکرێ فەقیر ناتوانانی مریشک بخۆ شەر نییە بازار حکومی بازارەکەیە لەوانەیە مریشک زۆر بی هەرزان دەبی ئەو مریشک کەم بی معلومەوە بەس ئەم بڕیارەوە دەکەم مریشک کەم بی مافکەسەکان دروستکە هەبی احتیاطیە ساعت 12 کە زەرریان دەبی هەموو دادەنینەوە بەس ئێستا کابرا ساعت 12 زەریان زیاترێت کشایتەوە بازارەکە مستەقر سعرەکە مستەقر بی ساعت 12 چیلۆی ئێستا بە 250 مریشک چیلۆی لۆمە بە 2 دێتن باشە 250 هەموو کەسێک دەتوانانی بیکڕێ بەڵێ کاکەمەرە مریشک بای 5,000 ناریە هەم کەسێک دەیکڕێت هەموو کەسێک دەیکڕێت کەوای ئێوە پشتگیری لە بڕیارەکە ئەرێ وەڵی ئەمە پژیری وا دەکەن هەر نییە لە ئیبراهیم خەڕە قەتع کرد خۆمانە یان مەسلحە مریشکی وڵاگە خۆمانەکە توانم هەبێ تەبعان خۆمانەکە خۆشترە بەڵام تۆ بەستووەکە دەکڕی بەس من ئەوە کاکردووەکە لەبەرەوەی شتەکەەوە هاانی و بەش ناکەەوە ینی ئیمکانێتەکەەوەندە ئیمکانێتەکەەوە هاانیە ئێستا مریشک چلۆی بە 250 گرانە هین ئەوە خۆمانە خۆمانە ئێستا بتەوێت سەری ببڕیە چی بکڕی گران نییە باشە گران نییە لەسا مەسلحەکە گران نییە دەڵێن مەسلحەکە قەدەغە دەکرێت قەدەغا کرێ پێت باشە یان خراپەوە واللهی بریم چیە لەبەر بۆ خەڵکی فەقیر لەگەڵی نی لەگەڵی نی یعنی دەڵێ بانای ئەوە نییە بە 1950 بە 2000 ئەوەیە کرێ هین وایە لەبەر خات بۆ 1000 دینار کەمتر بێ ئەوە کرێ ینی خەڵک لەگە فەقیریە ینی سەری کەم بێ دەکڕی سەری زۆر بە تاکیدارە وەڵا دەڵێ با هەبیە هەر هەبێت مریشی مەسلحە هەبی بەرێ لە کوردستان زۆربەی هەرە زۆری چێشخانەکانی کوردستان بەشی هەرە زۆریان ئەو مریشکانەی کە لە چێشخانەکان دەیفرۆشن مریشکی بەستون هاوردەی دەرەوەی هەرێمی کوردستان واتە پشت بە مریشکی خۆمانە نابەستن دوو کێشەی گەورەی بە تایبەت ئەوانەی کە خاوەن دەوازنن مریشک بەخێو دەکەن دەڵێن دوو کێشەی گەورەمان هەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی کاری لەسەر بکات یەکێکیان وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە مانگانە هەفتانە ساڵانە مریشکێکی یەکجار زۆری هاوردەی بەستوو دەکڕێ بە پارەیەکی زۆر بەڵام پشت لە مریشکی خۆمانە دەکاتەوە و جێی پێ نادات مریشکی خۆمانە لە بازار زۆر جار بە نرخێکی هەرزان دەفرۆشێت وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە بە پارەیەکی زۆر مریشکی هاوردەی بەستوو دەکڕێت سەرۆکی کۆمەڵە مامۆستا سەروەر لەگەڵمە سەرۆکی کۆمەڵەی بەخێوکردنی پەلەوەر لە هەولێر مامۆستا سەروەر ئێوە دەڵێن وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە پارەیەکی زۆر بە مریشکی هاوردە دەدا و پشت لە مریشکی خۆمانە دەکات بەڵام بەر لەوەی من ینی بێمە سەر ئەو بابەتە مریشک ماوەیەک بەر لە ئێستا کیلۆی بە 1500 1600 بوو هێشتا ئەو دوو وەزارەتە بڕیاریان نەداوە مریشکی خۆمانە گران بووە
ئەرێ بەڕاست مریشکی خۆمانە بەشی ناوخۆ دەکات شتي بخير بين سباسان بو هلا اما بالنسبه برهمي خۆماڵی گێڕایی خۆشمان لەگەڵ زیادیشی هەیە دەیلێنە شارەکانی دەرەوەی زیادیشمان هەیە زیادیشمان هەیە چۆن ئەوەندە دڵنیان چۆن ئەوەندە دڵنیان دڵنیات کە لە دیارە لە وەختی کە بازار دەشتێ سێرەکان دێ دەخوارێت کە ئەو لا ناڕە باس بێتە باسای نەڕۆستە کە مریش هەناردێ ولا دەکرێ بە ڕێگایەکی وسووری نییە بە تەنسیقە دەڕوە باشە ئەگەر مریشکی خۆمانە ئەوەندە زۆر بێ بۆ ئێستا مریشی گران بووە خاوەن چێشخانەیەکی لەم شێوەیە لە باتی مریشکی خۆمانە بکڕێ ناچارە مریشکی هاوردەی بەستوو بکڕێ ئەوە لە چەند ساڵی ڕابردووە ئەوانە یارمەتیان نەداوەکەوە مریشکی خۆماڵی بکوژێتەوە ئەو زیاتر احتیمادیان لەسەر ئیسترادەگە کردووە ئەجینا بۆ خۆمان زیاتر لە 6 سەبرخانمان هەیە وزەی کارکردنی 18,000 مریشک لە سەعاتێکا کوژێتەوە دەتوانێت ئەوانە مریشک دابین بکە باشە بەڵام من لەگەڵ هەندێک کەس قسە دەکەم دەڵێ بەخوا ئەو مریشکەی بەستوە نێتە کوردستان مریشکی خۆمانەمان پێ ناکڕێ تر تامەزرۆی خواردنی مریشک دەبی لەوانەیە لە بدایەتە لە سەرتا شتێک مشکلە پاشان با نامێنە بە خۆی بازار استقرار دەکات استقرار دەکات کەوای ئێوە وەکو سەرۆکی کۆمەڵی بەخێوکردنی پەلەوەر لە هەولێر دڵنیایی دەدەن مریشک گران نابێت بەڵێ بەڵێ باشە تۆ خاوەن چێشتخانەی زۆربەی هەر زۆری چێشخانەکان لە کوردستان پشت بە مریشکی بەستوو دەبەستن لەبەرچی دوو نەوعی هەیە تورکی دوو نەوعی هەیە ئێستامە نەوعی بەکاردێنین لە هەموو ناوشەی خەڵای ئەمە 8,000 9,000 بەگریان دەکڕین شتەکە هەر کو دەینی لۆ ناوشەوەی ئەو ها دەمینێتەوە نە کچکە دەبتەوە نە هیشک و هەر بە تەڕایەتی دەمینێت باشە سەبارەت بە مریشکی خۆمانە خۆیەوە بەکاری نایێن ئەمە دوو ئەومانەیە تورکیمان هەیە و خۆمانەشمان هەیە خۆمانەکە هەر کابرا زۆری عەز لە هەر بە ئاوی خۆی بکورێت بەچەلاوی خۆی بەچەلاوی خۆی دوایە لە لایەشکەش بە برژاندن برژاندنەکە لۆ تورشی دەبیمانی لە ناو شەوای بەس لۆ کوراوی کوراو ناوی بستە ناو شەوایە ئێستا لە مەسەلەی نرخەریەکە گران بووە زۆر چیان گران بووە تورکیەکە زۆر گران بووە تقریبان 7,000 هاتە سەرێ لە قەدیم کارتۆنی لە مەطعەمەکان ئەگەر مریشکی خۆمانە بڕیارێک دەربچی بڕێکاکە لەمە و دوهارسی شێشخانەی کوردستانە دەبێ مریشکی خۆمانە بەکاربێنێ ئەمە قازان زیان زەرەرە ئیسفادە لێ ناکەین بۆ ئیسفادە لێ کچکە دەمینێتەوە کابرا پێی ناخۆشە مریشکی خۆمانە بچووک دەبتەوە بچووک دەبتەوە لە برژاندنێ لە شەوای بۆ مریشکی بێگانەوە نییە چێ مەسەلە هەر لە ئەوە وەزن و قافی خۆی دەمینێتەوە مریشی شەوای هەر لە وەزن و قافی خۆی دەمینێتەوە مریشکی خۆمانە کچکە دەبتەوە پوست دەبتەوە یعنی ئەگەر کیلۆیەکی هەبێ نیوەک لێ نقستان دەکە بۆ چێشخانەکانیش زەرەرە لۆ چێشخانەکان نەک زەرەر تاخیرتریش دەکوری ئەوەیە کە چاوری زیاتری چاوری زیاترە دەبێت چاکردنی دەوێت زۆر خاوێنکردنی دەبێت جارێ بۆن ساردیشی دەرمانی شتێ دەکەین و بە خاوێن و بە پیازی هەر بۆنی هەر دەمینێ بۆ خۆت کامەت پێ باشترە بۆ دروستکردنی خواردن بەخۆی خۆمانەکە باش خۆمانەکە ینی تۆ وەکو شێفەک دەڵێ خۆمانەکە باشترە لە مریشی هاوردەی بەستوو بۆ خواردن کوالیتەکەشی باشترە تۆ چەند ساڵە لە بواری خواردن کار دەکەیت 30 ساڵ ئەزمونت زۆرە لەسەر مریشتی بەستوو و مریشتی خۆمانە کامیان باشترە بەچی ئێستا لە عالیان لەو ئێستا مریشتی تورکیەکە باشترە ینی بەستووی بێگانە بەستووی بێگانە باشترە لەبەرچە ئێستا ساعت داوازنەکان گیان لە قسەی تۆ بێ دەڵێ بەخوا ئەم مۆستایش سەیرە مرچی خۆمانمان لێدا هیچ دەبی ڕق دەبی لە شەوای ئەوە ڕق نابی ئەوە علەفیتەوە این خۆمان علەفیتەوە نیە هەمووی باشە بۆ خۆت کامیان دەخۆی ئەم بە خۆمیان زۆری ئەوی دەخۆ زۆری ئەو مەسلحی دەخۆ مەسلحی دەخۆت یعنی ئەوەی هاوردەی بەستوو ئەوەی بە هاوردەی بەستوو لەگەڵ خۆمانە نیە ئەوەی لە دەوازن لەگەڵ خۆمانی بە لۆ ماران لۆ کار باشە بەس لۆ مەطعەم و لۆ زیانە بەکەلک نایە خواردنی باشی لێ دروست نابی خواردنی باش لێ دروست نابینە بەس لە بۆ ئێستا برێ لە بۆ دەرێ کار لە بۆ ماری خۆی ئەوەی ناخوا زندی دەخوا لە نێو هەرێمی کوردستان دە سەربڕخانە هەیە چواریان لە هەولێر چواریان لە دۆک دویان لە سنووری پارێزگای سلێمانیە
ئەم سەربڕخانەیە وەکو خاوەنەکەی باسی لێوە دەکات ڕۆژانە ئەگەر مریشکیانە بێت لە 30,000 مریشک تا 35,000 مریشک دەتوانن ئامادەی بکەن هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕەوانەی دەکەن کاکاروان کە لێرە سەرپەرشتیاری ئیشەکەیە کاکاروا قسەی زۆر لەسەر سەربڕخانەکانە دەگوترێت ئەگەر مریشکی بەستووی هاوردە قەدەغە بکرێ سەربڕخانەکان ناتواننەوە هەموو مریشکە دابین بکەن بۆ چێشخانە و بۆ خەڵک ئەمە بە هەمانگی سەربڕخانەکانی تر کە ژمارەمان دە سەربڕخانەی لە کوردستان دەتوانین پێداویستی ناوخۆ دابین بکەین لە مریشکی فرێش بەست و پارچەکانی ئەم قسەیە کە دەگوترێ بەڵێ ئەم قسەیە کە دەگوترێ تەنیا پروپاگەندەیە یعنی تاقەی مەژزەرەکانی خۆمان سەربڕخانەکانی خۆمان زۆر لەوەی زیاترە دەتوانین هەناردەی دەرەوەش باشە بەڵام هەندێک لە ئەوانەی ینی مارکێتینگن سوپەرمارکێتن دەڵێن کاکە زۆر زەحمەتە دوای ئەگەر ئەو مریشکانە لە دەرەوە قەدەغە بکرێ باوەڕ بکە مریشی خۆمانە چلۆی بە 2500 ناتانی بکڕێت ئەو شتانە دەگوترێ بەس ئێستا ئەمە وەکو مەژزەرەی خۆمان مەژزەرە کە بەرهەمەکانمان مریشک بە هەموو جۆرەکانی بە فرێش و بە پارچە و بە مریشکی بەرچوو ئێستا زۆر لە چێشخانە بڕاندە جیهانیەکان ئەمە مریشکیان بۆ دابین دەکەین بە هەموو شێوەکانی ینی چێشخانە بڕاندە جیهانیەکان ئێستامە مریشکیان بۆ بەڵام بەشێک لە چێشخانەکان دەڵێن مریشکەکانی کە ئێوە دابینی دەکەن و سەربڕخانەکانی ترش کێشی کەمە چەوری زۆرە لەگەڵ برژاندن وەزنی دادەبەست ئەوە تەنها پروپاگەندەیە لەسەر بەرهەمی ناخۆ ئەوە ئیشی لەسەر کرایە ئەمە دەمانەوێت تەحەدایەکی گەورەمان کرد لەسەر ئەو قسانە کە ئەو قسانەی خەڵک یعنی بەڕاستی ئەوانەی کەوا دەڵێن بەڵێ ئەوانە دوورە لە ڕاستی نییە باشە جیاوازی مریشکی ئێوە لەگەڵ مریشکێکی هاوردەی بەستوچیە بۆ ئەوەی هاوڵاتیان بزانن مریشکی ئێمە زۆر کوالێتی باشترە فەحسی فیزیایی پشکنینی فیزیایی لە ناو دەوازن پرۆژە دەوازنەکە بۆ دەکرێت کە دێتە ناو سەربڕخانە نوێنەری زراعەمانەیە وەزارەتی زراعە نوێنەری بەیتەرەمانەیە ڤێتەرنەری و دکتۆری خۆشمانەیە سێ پشکنی چوار پشکنی بۆ دەکرێت بەسێ باشترە زۆر تامیشی باشترە زۆر هەتا تامی نەکەی هەتا تاقی نەکەیەوە نازانی کە مریشکی ئێمە چەند جیاوازە لەگەڵ مریشکی هاوردە و بەستو کە دەڵێن ئیفلانە وڵاتیان ئیفلانە وڵاتیە دوورە لە ڕاستی ئەو مریشکانەی کە دێ بۆ کوردستان زۆربەیان لە هەندێک وڵاتی ئەوروپا فرێ دەدرێت پارەی فرەدانیش دەدێنێ ئەو وڵاتانەی کە ئەکسپایرە دووبارە تعبیە دەکرێتەوە دووبارە ناو نایلۆنی دەکرێتەوە بۆ کوردستان و عراق دەنێدرێت سەبارەت بە کوالیتی کۆنتترۆڵەیە لەسەر سنوور پشکنین بۆ مریشکانەی هاوردە دەکات دەڵێن فەحسیان بۆ دەکرێت ئێستا هاوردەکردنی مریشکی بەست و پارچەکانی قەدەغەیە کەواتە بە قاچاق دێت کوالیتی کۆنتترۆل و فەحس و شتی بۆ ناکرێت کەوای جێی گومانە جێی گومانە 100% جێی گومانە با لەوە دەست پێ بکەین ینی نووسراوەکەی ئێوە کە بۆ ئەنجومەنی وەزیران داوای جێبەجێکردنی بڕیارەکەی ئێوە دەکا ینی چی تێدایە ئەم نووسراوە داوای چی دەخێنەوە بەڵێ کە کامران ئێمە طبعاً کەرتی پەلەوەر کەرتێکی زۆر زیندووە و سەرمایەکی زۆر گەورەیتیا بەگەڕخراوە ئەگەر بێت و ئێمە بتوانین بە هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئێمە بکەن دەتوانێت کەرتی پەلەوەر تەواوی پێداویستەکانی هەرێم پڕ بکاتەوە تەواوی پێداویستەکانی هەرێم پڕ بکاتن بۆیە ئێمە ساڵانە کۆبوونەیەک سازەکەین بۆ پیادەچوونەوە بە بڕیار و ئەو بڕیارانی کە داوامانە دەربارەی قەدەغە و باج ئێمە چەند 1-2 هەفتە پێش ئێستا کۆبوونەیەکمان کرد بە ئامادەبوونی نوێنەری وەزارەتی دارایی و ئابووری بەڕاتی گشتی بوومرگ بەبەستم وەزارەتی بازرگانی پیشەسازی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بۆ وەزارەتی کشت و کاڵ ئێمە یەکێ لەو بڕیارانەی کە داوامانە بەنسبەت مریشک وە تەواوی پارچەکانی جگە لە براندە جیهانیەکان داوامان کردووە قەدەغە بکرێ و بێگومان ئەوە بە نووسراوێک بەرزماکرێتەوە بۆ سەرۆکایەتی و ئەنجومەنی وەزیران تا ئەوان بڵێن ئەخیر بڕیاری لەسەر بدەن و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی بکەن بۆ جێبەجێکردن باشە لەگەڵ دەرچوونی بڕیارەکەتان تەمەشای بازار دەکەین تا ڕادێک نرخی مریشکی زوندوو بەرز بۆ ترستان لەوە نییە کە ئیتر بە تەواوی قەدەغەکردنی خەڵکی فەقیر نەتوانێت مریشک بکڕێت ئێمە ئەنجومەنێکمان هەیە لیژنەیەکی باڵامان هەیە پێڵەن باڵای پیشەسازی پەلەوەر هەموو جومگەکانی تایە و ئاگادارمان کردوون
ئێمە چەندێ بەرپرسین بەرامبەر بە پاراستنی بەرهەمی ناوخۆ و بەرژەوەندی پرۆژەکانی سامانی پەلەوەر ئەمەندەش خۆمان بە بەرپرس زانین بەرامبەر بە هاوڵاتیان بە شێوازێکی وابێ کە بە شێوازێک نرخ بەرز نەبێتەوە کە لە ئاستی توانای کڕینی خەڵک نەبێ بە تایبەتی خەڵکی هەژار بۆیە ئێمە بەردەوام بە دوواداچوونی بازاڕەکانی خۆمانەکەین لەگەڵ هەر بارودۆخێکە ئێمە بە بڕیارەکانمانە ئەچینەوە بە شێوەیەک واکە هاوڵاتیانیش زەرمەند نەبن لەو بڕیارانێن. کاک حوسێن ساڵانە بە ملیۆنان دۆلار خەرج دەکرێت بۆ دابینکردنی خۆراک بە تایبەت مەسەلەی مریشک من باسی لێوە دەکەم لە وەزارەتی تەندروستی و هەروەها لە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەمە چیتان کردووە؟ ئێمە پێشووتریش داوامان کردبوو و ئێستا بە نووسراوێکی تایبەت داوامان لە سەرۆکەتی ئەنجومەنی وەزیران کردووە کە هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان کە وەکو وەزارەتی تەندروستی کە نەخۆشخانەکان خەڵک تیا ئەمێنێتەوە وەزارەتی پێشمەرگە کە بڕێکی زۆر خواردن بەکاردێنن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە پرۆژەکانی وەکو زیندانەکان وەکو خەڵوەتگەی پیری وەکو ئەمانە ئەوەی تیا بەکارێ وەزارەتی ناوخۆ بە هەمان شێوە داوامان کردو سەرکاتی ئەنجومەنی وەزیران کە ئاگاداری هەموو وەزارەتەکان بکەوە بە بڕیارێک دەرچێکە پەنا بەرنەبەر بەکارهێنانی بەرهەمی ناوخۆ نەکی هاوردە و بە تایبەتی مریشک ئەوە ئێمە ئەگەر ئەو بڕیارە هاوکاری و هەماهەنگی ئێمە بکەن ئێمە ئەتوانم بڵێم ئەو گرفتەی کە ئێستا هەیە لە سامانی پەلەوەر کە جەنابتان ئەزانن کە بەردەوام زۆر جار چێرگە پەلەوەریەکان گلەی و گازندەیەکەن لە دابەزینی نرخەکانیان ئەوە بە هیچ شێوەیەک ئیتر ئێمە بەو شێوازە پرۆژەکان سقامگیری وەرەگرن و لەو کاتەدا دەتوانین ئێمەش وەکو وەزارەتی پرتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بتوانین نرخ جێگیر بکەین بە شێوازێکی وا کە بە شێوازێک بەرز نەبێتەوە کە لە ئاستی توانای هاوڵاتیانی ئێمە بێت. خاوەن دەواجن و ئەوانەی مریشکی زیندوو دەکردن و دەفرۆشن بە بڕیارەکەی وەزارەتی کوشت و کاڵ دڵخۆشن دەڵێن ئەمە لە قازانجی بەرهەمی خۆمانەیە بەڵام خەڵکی سادە هەژار و تەواوی چێشخانەکان ترسیان لەوە هەیە لە داهاتوودا قەدەغەکردنی مریشکی هاوردە مریشکی بەستوو بۆ نێو هەرێمی کوردستان وا بکات نرخی مریشکی زیندوو خۆمانە بەرز بێتەوە بە شێوەیە کە فەقیر نەتوانێ بیکڕێت. وەزارەتی کوشت و کاڵ دڵنیایی دەدات بە هاوڵاتیان لەوەی دوای ئەوەی ئەنجومەنی وەزیران بڕیارەکە دەدات سەبارەت بە قەدەغەکردنی مریشکی بەستوو دڵنیایی دەدات بە هاوڵاتیان کە ڕێگری لەوە دەکەن نرخی مریشکی زیندوو لە حەدی خۆی بەرز بێتەوە خەڵکی سادە و فەقیر نەتوانێت مریشکی زیندوو بکڕێ و بیخوات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.